سبب بپرسیارەکانتان بەڕاستی ڕۆلی ڕاگەیاندن ڕۆڵێکی دوولایەنەی هەیە لە هەرێمی کوردستانە. هەندێک ڕاگەیاندن هەیە بەڕاستی ڕۆڵێکی ئیجابی هەیە کە توانی بێتی ڕۆڵێکی باشی هەبێ بۆ خزمەتی ژن و خێزان و کۆمەلگا. بەڵام بەڕاستی هەندێک کەناڵ و هەندێک پیج و هەندێک شوێنی تایبەت هەیە بە ڕاگەیاندنەکان بەڕاستی ئەمانە زەرێکی زیاد لە حەدیان یاوە بە ناو کۆمەڵگەی کوردی و ناو خێزانی کوردی. بۆیە زۆر جار ئەمێنێت تونوتیژیەکان لە ڕێی ڕاگەیاندنەوە سەر هەڵەیە، چونکە ڕاگەیاندنەکان زۆر جارە بنە هۆکارێک بۆ بڵاوبوونەوەی تونوتیژی. بۆ نمونە ئەو مسلسلانەی کە عەرزیانەکەن ئەمانە ئەبنە هۆکارە بۆی کە ئێمە شتە خراپەکانی لێوەرناگین لە ژیانی خۆمانە بە پاشیەکەی جێبەجێکین. ئێمە ئەچین شتەکان لێوەرەگرین ممارەسەیانەکەینەوە جارێکی لە ژیانی خۆمانە، بۆی ئەمە تەئسیراتی لەسەر جیلی نوێ هەبووە. و هەروە ڕاگەیاندنەکان هەندێک جار ئامراز و شێوازی کوشتنەکانمان پێپیشانەیە لە ناو کۆمەڵگەیە کە ئەمە یەکێکە لە خراپترین جۆرەکانی تونوتیژی کە تۆ خەڵک فێر ئەکەی چۆن بەڕاستی خۆی بکوژێ، چۆن ئامارەکان بەکاربێنێت، چۆن طریقەکان دووبارە بکاتەوە. زۆر جار ئێمە ئەم سیناریۆیانە بۆ هاوڵاتیان ڕۆژی چەند جارێک بڵاوەکەینەوە. وەرەوە ڕاگەیاندنەکان نەیانتوانیوە تا ئێستا ئەو فترانەی بۆ نمونە هەموو هەواڵە گەرمەکانیان خەنە سەعات 8 ئەو کاتێک کە خێزان کۆبووەتەوە لە ماڵا دانیشتووە. بۆیە ئێمە نەمانتوانێت ئەو هەواڵانەی کە تونوتیژیان تێدایان کێشیان تێدایە لە هەواڵاتی تایبەتیادا بنێن. بۆ منە چۆن بەرنامەجی ئابووریمان هەیە، چۆن بەرنامەجی یاسامان هەیە، چۆن بەرنامەجێکی کۆمەڵایەتیمان هەیە. ئەمانەی کێکن لەوانەی کە زۆر زڕبیان یاوە. هەروەها من لەگەڵ ئەو بەرنامە کۆمەڵایەتیانەم کە دەر و دەشت و سروشت پیشانی کۆمەلگە ئەیا، بەڵام زۆر جار دەبینی بێژەرەکە خۆی ئەبێتەوە بەشێک لەوەی کە تونوتیژی بڵاوەکاتەوە، یان ئەبێتەوەی کە کێشە لە نێوان خێزانەکانە دروستەکە. هەنێ جار بۆ گاڵتە و خۆشی خۆیەتی، بەڵام سیرەکەی دوجار تەئسیرێکی سلبی لەسەر کەسەکان بەجێ لە بۆ نمونە تەلەفۆنەکە گرێ بەدەستیەوە ئەڵێ مێردەکەت ژنی دووهەمی هێناوە، یان بڵە بە ژنەکەت من ژنێکی ترم هێناوە. ئەمانە تەئسیراتی زۆر سلبیان لەسەر تاکی کۆمەلگە هەیە. ڕاستە تۆ بۆ کاتێکی خۆش و خۆشکردنی بەرنامەکەی خۆتە، بەڵام ئایا تۆ بێ لەوە کردوتەوە چەند تەئسیراتی سلبی لەسەر کۆمەلگە و لەسەر تاک و لەسەر گەنجەکان بەجێڵێ. هەروە ئێمە تایسە نەمانتوانیوە ڕێقابەیەکی باشمان لەسەر سوۆشیال میدیا هەبێ. بۆیە سوۆشیال میدیا ئەو مینبەرە فراوانەیە کە هەر کەسێک هەرچی بێتێ دابڵاوی ئەکاتەوە بەبێ ئەوەی ئێمە حساب و هەست و سۆز و شعور و پێگەی کەسایەتیەکان بکەین. هەموو کەسێک دانیشتۆ لە ماڵێکی خۆیەوە حکوومەتێکی بۆ خۆی دروست کردووە و یاسای بۆ خۆی داناوە و قسە لەسەر ڕاگەیاندنەکانەکە. ئەمانە ئەو هۆکارە سلبیانن کە لە ڕاگەیاندنەکانە هەمانە. بەڵام دوجار ئێمە ڕاگەیاندن چۆن قوتابخانە شوێنێکی گرنگە، هەموو تاکێک کەسێکی لە قوتابخانەیە کاتێمە ڕاگەیاندنیش لەناو هەموو ماڵێکیکانە هەیە. بۆیە ئەبێ ڕاگەیاندن بە جۆرێک ڕێک بخرێ و بە جۆرێک دیراسە بکرێ، بە جۆرێک ڕاوێژکاریان هەبێ. بۆ نمونە کاتێکە تۆ بەرنامەجێکی بدا ئەبەزێنی پێویستە ڕاوێژکاری کۆمەڵایەتی هەبێ و ڕاوێژکاری یاسایی هەبێ، ئایا ڕاوێژکاری دەرونیشی هەبێ. ئایا ئەم بابەتەی کە تۆ پەخشی ئەەکەی لە تەلەڤیزیۆن و بۆ 2 ملیۆن 3 ملیۆن خەڵک کە سەیری ئەکە، ئایا ئەمە تا چەند تەئسیراتی ئیجابی زۆرترێکە یا سلبی. بۆیە ئەبێ ئێمە ئەم ڕاوێژکارانەمان هەبێ بەڕاستیەکەی. ئێمە ئەبێ سانسۆر لەسەر بەرنامجەکان هەبێ، ئێمە ئەبێ کەسانی پرۆفیشناڵ و ڕاگەیاندنەکان هەبێ. نابێ احتراماتم هەر کەسێک هەستا و مایکێکی پێ بە و قسە بکە، ئەمانش بۆ خۆی ڕۆڵێکی خراپیان هەیە و زۆری بۆری ڕاگەیاندنەکانش بوونەتە دەرفەتێکی تر بۆ ئەوەی کە وەکو دەرسەرچاو هەلیکاری لێ هاتۆ بۆ خۆمەڵی خەڵکە ئیشی تیاکە. بۆیە ڕاگەیاندنەکان پێویستە لەسەر حکوومەت چۆن ئێستا سیستەم دانێ بۆ مۆبایل و بۆ سیمکارتی بێخاوەن و کۆمەڵی ئیجرئات ئەکا، پێویستە بۆ ڕاگەیاندنەکانیش بەم شێوەیە بێ، پرەنسیپیان هەبێ و دیباجەی باشیان هەبێ و هینی ئەخلاقیان هەبێ، پابندبوونی ئەخلاقیاتی کۆمەڵایەتیان هەبێ کە ئەمان نەتوانن هیچ شتێکی خراپ بڵاو بکەنەوە. ئەمانە ئەبێ ڕۆڵی کۆمەلگە بە باشی بگێڕن و هەوڵمەند لەسەر ئەوەی کە ڕۆڵێکی ئیجابیان هەبێ و ڕۆڵی ڕاگەیاندنەکان لە کەمکردنەوەی تونوتیژی ڕۆڵێکی زۆر باشیان گێڕاوە تا ئەمڕۆ. توانی ویانەکە زۆر باش ڕۆڵ گێڕنە کەمکردنەوەی تونوتیژی و گەیاندنی ئەو پەیامانەی کە هۆکارن بۆ کەمکردنەوەی تونوتیژی و ڕێگرن لە تونوتیژی و هۆکاریشن بۆ چارەسەرکردنی تونوتیژی، چونکە ڕاگەیاندنەکان ئەتوانێت بچێتە هەموو کوچە و ماڵێکەوە و ئێستا لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەو پەیامە زیاتر ئەگا. و هەروەها ناکرێمە بڵێن کە تەنیا ڕاگەیاندنەکان هۆکار بوون بۆ کەمکردنەوەی تونوتیژی. گواستنەوەی هەندێک هەواڵ کە ئەکرێ بڵێن زیان ئەگەیەنێت بە زیادکردنی تونوتیژی لە کۆمەلگا، داوا لە کەناڵ ڕاگەیاندنەکانەکەم کە کەمێک سنوور دابنێن بۆ بڵاوکردنەوەی ئەو هەواڵانە، چونکە مە ڕێگە خۆشکردنەکە و کار ئاسانیەکە بۆ پیشاندانی چۆنیەتی ڕوودانێک ئەگەر کەسێک خواردەمەنی یاسایی بێ بتوانێت دەرفەت وەربگێنەوە. بۆیە بەڵام ڕاگەیاندنەکان بە کۆی گشتی توانیویانە سوودێکی باش بە کۆمەلگا بگەێنن و هاوکار بن بۆ کەمکردنەوەی تونوتیژی و هەروەها ئێمەش توانیمانە لە ڕێی ڕاگەیاندنەکان و پەیامەکانی خۆمان بگەێنین بۆ کەمکردنەوەی تونوتیژی.